نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. هەرقل پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نامەی دووەمی بۆ هەرقلی ئیمپراتۆری ڕۆم نارد. ئەمەرکەشی بە هاوڵی پایەبەرز دێحیەی کەلبی سپارد. ئەمەش دەخی نامەکەی. بسم الله الرحمن الرحيم من محمد عبد الله ورسوله إلى هرقل عظيم الروم سلام على من اتبع الهدى أما بعد فإني أدعوك بدعاية الإسلام أسلم تسلم يؤتك الله أجرك مرتين فإن توليت فإن عليك إثم الأريسيين ويا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله فإن تولوا فقولوا اشهدوا بأننا مسلمون. لمحمد بەندە و پێغەمبەری خواوە بۆ هەرقەلی گەورەی ڕۆم، سەلامی خوا لەوانە بێ کە ڕێگەی هیدایەتیان گرتووەتە بەر. لە پاشان بانگت دەکەم بۆ ئاینی ئیسلام، مسلمان بە بێوەی دەبی. بەم جۆرەش خوای گەورە چەندان پاداشتت دەداتەوە. خۆ ئەگەر پشت هەڵ بکەیت ئەوە سەرباری گوناهی خۆت، ئۆباڵی هەموو ئەو کەسانەشت لەسەر دەبێت کە پشت هەڵدەکەن. ئەی ئەهلی کتاب، وەرم با لەسەر وشەی هاوبەشی نێوانمان ڕێک بکەوین. ئەو وشەیەی کە لە نێوان ئێمە و ئێوەدا هەمان واتای هەیە، جگە لە ئەڵڵا هیچی تر نەپەرستی، شەریک بۆ خوا بڕیار نەدەین و جگە لە خوا کەسمان کەسی ترمان نەکات بە پەرستراو. خۆ ئەگەر ئەوان دیسان ڕوویان وەرجێڕا ئەو کات ئێوەش بڵێن بە شایەت بن ئێمە مسڵمانی. هەمووتانە کاریگەریەکی قوڵیان لەسەر هەرقل بەجێهێشت. لەو ماوەیەشدا ئەبوو سوفیان لە شام بوو. لە نێوان ئەبوو سوفیان و ئیمپراتۆردا ئەم ئاخاوتنە هاتەکایەوە. هەرقل بنەچەو نەسەبی چۆنە؟ خاوەن بنەچەو نەسەبێکی ڕەسەنە. ئایا پێشتر هیچ کام لە باو باپیرانی بانگەشەی لەم شێوەیەیان کردووە؟ نەخێر، شتی وا نەبووە. هیچ کام لە باو باپیرانی فەرمانڕەوا بوون؟ نەخێر، تیایاندا هەڵ نەکەوتووە. شوێنکەوتوانی لە هەژارانن یاخود دەوڵەمەند و دەستڕۆیشتوەکان، زۆرینەیان لە هەژارەکانن. شوێنکەوتوانی زیاد دەکەن یاخود کەم دەکەن، ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکەن. هەرگیز بووە درۆی کردبێت؟ نەخێر، هەرگیز درۆمان لێ نەبیستووە. هیچ ناپاچێکتان لێبینیوە؟ تا ئەم ڕۆژتی وای لێ نەبینراوە، بەڵام دوای ئەمە نازانم چۆن دەبێت. بەم شێوەیە دەبینین ئەبوو سوفیان کە تا ئەو کاتە موسڵمان نەبوو جەمسەرێکی دیاری نەیاریکردنی پێغەمبەری خوا بوو، مەگەر تەنها لە کۆتا ڕستەی قسەکانیدا ئینجا توانی گومان و دوودڵیەک بترنجێنێتە قسەکانیەوە. هەرقلی وەڵامەکانی ئەبوو سوفیان دووبارە دەکاتەوە و ڕای دەگەێنێ کە هەموو ئەمانە بەڵگەن لەسەر ڕیسالەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. پاشان پرس و ڕا بە ئوسقوفەکەی دەکات، ئەوی شەمان بۆ چوونی دەبێت. بە گوێرەی یەکێک لە ڕیوایەتەکان لەوێدا ئیمانی خۆی ئاشکرا دەکات و دەڵێ زۆر نابات هەموو ئەم ناوچانەی لە ژێر پێماندان دەبن بە موڵکی ئەو. ئەمە دەڵێت و لە دواییشدا قسەکانی وەک خۆی دێنەدی. بەڵام کاتێک تووڕەبوون و پیشخواردنەوەی قەشەکان دەبینێت، ڕێڕەوی قسەکانی دەگۆڕێت و دەڵێت من ئێوەم تاقی کردەوە تاکو بزانم تا چ ڕادەیەک پابەندی ئاینەکەی خۆتانن. بەڵام ئوسقوفەکەی ئیمان دەهێنێ و بە شێوەیەکی غەیبی بەیعەت دەدا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەوانی تر سەروەرمان پەیامی بۆ چەندین کەس و شوێنی تریژ ناردووە. هەیان بوو ڕێی ڕاستی دەگرت و ئیسلامی قبول دەکرد، هەشیان بوو لەگەڵ ئەوەشدا کە مسلمان نەدەبوو کەچی ڕێز و حورمەتی شایستەیان بەرامبەر بە پێغەمبەری خوا دەنواند. مقەوقەسی فەرمانڕەوایی قیبتیەکان یەکێک بوو لەوانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیامێکی بە حاتەبی کوڕی ئەبی بەلتەعەدا ڕەزای خوا لێبێ بۆ نار. ئەگەرچی مقەوقەز نەبوو بوو بە مسلمان، بەڵام بە درێژایی ماوەی مانەوەی حاتەب لە میسر بەو پەڕی ڕێز و خۆشەویستیەوە میوانداری کرد و لە دواییشدا چەندین دیاری نارد بۆ پێغەمبەری سەروەرمان. دایکی ئیمانداران حەزرەتی ماریەش یەکێک بوو لەو دیاریانە.
پێغەمبەرمان بە خێزانی خۆی قبوڵی کرد و منداڵێکیشی بە ناوی ئیبراهیم ئۆلێ بوو. جگە لەمەش لە ناو دیاریەکاندا ئێسترێکی سپی تێدا بوو بە ناوی دولدول. ئەم ئێسترا یەکەم ئێستر بووە کە عەرەبی ئەو زەمانە بینی بێتی. یەکێکی تریش لەو پاشایانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نامەی بۆ نارد کیسرای پاشای فارس بوو. بەڵام هەڵوێستی کیسرا لەوانی تر جیاواز بوو. کیسرا نامەکەی پێغەمبەرمانی دڕاند و فڕی دایە سەر زەوی. سەرنجامی ئەم ڕەفتارەش لە پارچە پارچەبوونی مڵک و دەسەڵاتەکەیدا تەجەلی کرد. ئەوە بوو زۆری نەخایەت کە ئێران پارچە پارچە بوو لە بەریەک هەڵوەشا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام بە گەیاندنی بانگەوازەکەی بە فەرمانڕەوا و سەرۆک دەوڵەتان و سەرگەورەی هۆزە جیاوازەکان دەستی دا بۆ تەبلیغێکی جیهانی و گشتگیر. ئەو هەر ڕۆژە و هەنگاوێک زیاتر دەچوە دڵەکانەوە و تەختی خۆی دادەمەزران. دەدوت جاذبەیەکی قودسی تێدایە و لە ڕێگەی چەمپەتێکی ڕاز ئامێزەوە هەمووان بەرەو لای خۆی کەمەندکێش دەکات. هەر تاکو کۆمەڵێکیش کەوت بێتە بازنەی کەمەندکێشی ئەوەوە لە هەمان کاتدا دەبوو بە بەشێکیش لە جیهانی نور. لە پاش ئەوەی سەڵتەنەتی ئەوینی لە دڵەکاندا دانا ئیدی بەرەنگاربوونەوە و بربەرەکانێککردنی بوو بۆ مەحاڵێک. جیاوازیەکی ئەو تۆی نەبوو لەگەڵ بەرگرتنی خۆر بە بێژین. ئەمە پەلەقاژەیەکی بێهودەشی پێدەگوترا. جاخۆ هەرواش بوو. زۆری نەبرد کە بەشێکی زۆر لەوانەی تا ئەو ڕۆژە لە بەرەی نەیاردا بوون مایەپوچی و ڕەنجەڕۆیی کرد و کۆششەکانیان بۆ دەرکەوت و ئەوانیش دەخیلی ڕەسوول الله صلی الله علیه وسلم بوو. حودەیبە لە ڕوانگەی تەبلیغەوە. حودەیبە نمونەی شێوازی سوودوەرگرتنە لە دەرفەت و هەلە ڕەخساوەکان لە پێناو تەبلیغ و بانگەوازدا. ڕێکەوتنامەی حودەیبیە دارای پێگە و بایەخێکی تایبەتە لە بواری تەبلیغدا. ئەوە بوو ڕەزامەندی دەربڕینی پێغەمبەری نازدار بەو ڕێکەوتنامەیە سەرباری ئەو مەرجە دژوارانەی لە خۆی گرتبوو هەر لە سەرەتاوە لەلایەن چەند کەسێکەوە ڕووبەڕووی چەند کاردانەوەیەک بووە کە بۆنی ڕەخنەیان لێدەهات. لەوانەش حەزرەتی عومەر کە بە وابەستەیی بە پێغەمبەری خواوە ناسرا بوو. ئیدی بەم چەشنە چەند چرکە ساتێکی تەموو مژاویان لە لێواری خەسارەتمەندیدا بەسەردا تێپەڕی. ڕاستە چەند ساتێکی لەو جۆرەیان بەسەردا تێپەڕی، بەڵام تەنها ساڵێک دواتر مسلمانان بەو پەڕی سەربەستیەوە چوونە ناو مەککەوە. ئەم ڕووداوەش بە درێژایی ساڵێکی ڕەبەق بووە باس و خواسی کۆڕ و دانیشتنی مەکەییەکان. بەمەش هێدی دڵەکان بۆ هاتنە ناو ئیسلام ئامادە دەکران. لەم سەروبەندەشدا چەند کەسایەتیەکی ناسراوی نێوسەرانی قوڕەیش هاوشێوەی خالیدی کوڕی وەلید و عەمری کوڕی عاس بە ئیرادەی ئازادی خۆیان باوەڕیان هێنا و هاتنە نێوڕیزی مسلمانانەوە. مسلمانبوونی ئەم کەسایەتیە ناوازانە بێ ئەوەی عەزەتیان زامدار بێت لە سۆنگەی ئەو خزمەتانەوە کە لە داهاتوودا پێشکەشیان دەکرد زۆر گرنگ بوو، لە ڕاستیشدا هەروە بوو. لەلایەکی ترەوە ئەو دیمەنی وابەستەی و دڵبەندیەی کە هاوڵان لە کاتی بەیعەتدا بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نواندیان لە چاوی باڵادەستانی مەککەون نەبوو. ئەمەش خۆی لە خۆیدا گڕوتینێکی تریدا بە پرۆسەی نەرمبوونی دڵی مەکەییەکان بە ڕووی ئیسلامدا. نوری نەمر